يشمني بهمة طالماني ملة يشمني بهمة طالماني ملة شيء زلتي لبينا لسرب خوي كردستان سرب خوي كردستان أختك يا يمان قالوا يشمني كردستان لبينا لسرب خوي كردستان يشمني كردستان I know. ما حيراني في بين باب اسم لمار بابا راقري ما نقول زان سريت سرانا قول قراري ما باو اول فصل در فايزي بهرم بقريب مخوازي كردريك ستي ما حيرانا ما تونزاني سريت الرجانا امن بوي ما بيش مرق كتي ما ستشاي قرتوغي بري ما تونزاني او رو دجمناني آزادي ديمقراسيا لما ينقت يتسار ميداني بلي شرطو خواردي شرطي بقرآني بكلامي بإنجيلي بتوراتي بلي أمنتي مو ميداني حتى أبي روجي الله كردستاني دشتي مو نسر تابعي ولاتي
ئەمە قەول و قەراردا شەڕیمان و نەمانێ لەگەر دوشمنانی کوردستان بکەم ئای لێ 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 بەنێچیش دەگۆ کوڕەتی مەلاوە ماتون زانی ئەمن بازن و کەمەرێر پشتێ خۆ بفرۆشم بەنێ بکەماج بەخانە و فیشەکە بنێرمە و مەیدانی هەتا کوڕە لاوچێ لە عانێ تەنگامێ پێویستی پێبێ ئای لێ 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 بەنێ کوردەگۆ نازدار حەیرانە من سوندەکم خواردیا بە قورئانێ بە کەلامێ ئەگەرە من هاتمۆ ئەمن دەستێتۆ بگرم بچینە شاری شنگال و مەخمور و کەرکووچێ ناوەڵە خانەقین و مەندێڵیە ئەوجا بینەوە هەولێرێ پایتەختێ چار پارچەیە کوردستانێ ئەمن مارە چیلۆت و دابنێم بە کوێراوی چاوی دوژمنانێ ئای لێ 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 ئای لێ 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 بۆم کوڕەتی مەلاوە ئەمن لە پاشێ بەژنێت و شەربی بە قورئانێ بە کەلامێ ئەمن دەست و بازن و کەمەرێ پشتێ خۆش شۆڕ نەکەم لۆ هیچ کەسێ هەتا ئەوێ ڕۆژێ ئەمن دەنێنە ناو قەبری تەنگ و تاریکێ ئای لێ 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 خۆ بدە ناو سارەکە بێ دەرە پایزێ چیای شنگالێ گەلە لە من بەڕک و بێدار و ئاوا بەلە زەینێ خۆ بدە نا دوشمنێ کوردستانی ئەوڕۆکا بێ دەرە پایزێ لە من ئاگرتیا چوار گۆشێ مەیدانێ بەلێ دەنگۆ خەبەنە چێ بدە نار چوار پارچێ کوردستانێ ئەمڕۆکە دەسەرینانە چی بکەن بێنە چیای شنگالێ مانگۆ نزانن بێوێ دەرە پایزێ بەویشکە سارێ کوچ و کوڕێ شنگالێ لە من کەتینا چیای شنگالێ لە برسان و لە تێنیانە ئای لێ 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 ئەهۆی ئای 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 مش وجاي كردستان